خاتو وەزیرە محەممەد کە بەرکەوتی چێکی کیمیا و هەروە خاوەنی منداڵی ون بوو هەروە خاوەنی پێنج شەهیدە لە هەڵەبجۆ لەگەڵمان و قسەی لەسەر دەکەین بزانین ئایا چیرۆکەکەی چۆن بووە، ئایا لەو ڕۆژەدا هەرکەس چۆن توانێتی فریایشتی خۆی بکە و بزانین چۆن منداڵەکەی لێون بووە. خاتو وەزیرە سڵاو لەبێت بەیانیت باش گەر بتوانانی باسی ئەومان بۆ بکەی لەو ڕۆژەدا هەرکەس فریای چی خۆی دەکەوت و چۆن بوو ئەو ڕۆژە ئەگەر لە یادت مابێ و هەروە بە دیاریکراوی باسی ئەومان بۆ بکەی چۆن منداڵەکەت لێون بوو. بەڵێ من کە ساڵی 11 نیوەڕۆ کە تەیارەکە هات لە ماڵی خۆمان بووین ژێرخانی ماڵی خۆمان بەس کە تەیارەکە هات زۆر نابینەکە زۆر گرمە و شتەکە نزیک بوو ڕامان کردە ژێرخانی ماڵی کاکفایق دراوسێمان بوو من حەو مناڵم هەبوو 5 کچ و 2 کڕ هەتا لەوێ بوون بەس پیاوەکەم بانگی کرد وتی منە چمە دەرەوە لە گوڵان چاوەڕێ ئێوە کەم شوێنێکتان بۆ نیشانەکەم ێستا مەجال نییە بتان بەم ئەو ڕۆژنە ڕۆژتە دەرەوە نەگەڕایەوە نەوێرا حتا ئێمەش لە ژێرخان بوون هەتا سەعات تقریبەن تێ ئێوارەمان لێ هات کە ئێوارەمان لێ هەتا بەردەوام ناپاڵم و من حەو مناڵ هەرە ئەگریان و دۆعایان نەکرد و زۆری تیابوو ژێرخانەکە دوو ژێرخان و پڕ بوو. کاتێک کە وتیان کیمیاوی ڕفتووە هاتمە دەرەوە بە ڕاکردن مناڵەکانم هێنایە دەرەوە لە بەلەوای ماڵەکە سەری مناڵەکانم تەڕ کرد ڕامان کرد وتیان بەرەو کوێ چین وتم بەرەو گوڵان باوکویێتەوە بە دەممانەوە کە ڕۆشتین تقریبەن 100 متر گەشتین من ئۆشم لە خۆم نەبوو کوڕێکم حەوماگ و بە باوەشمەوە دانیشتم وتم ئەگریە بە تۆزە شیری بەمێ کاو دانیشتە دانیشتم ئێتر بوراومەتەواگام لە خۆم نەبووە لە حەو مناڵەکە کچێکم 11 ساڵان بووە کوڕەکەی لێ سندوم ئێتر من کە بوراومەتەوە مردوم وتێتی با من خێرا ڕاکەم بۆ گوڵان بۆ دەرەوەی بڵێم دایکم من باوکم بانکەمەوە ئەو ڕۆژنە ڕۆژە تا ئێستا چارە نووسی کچەکەم ناوی ئاژین بوو کوڕەکەم ناوی ڕەنج بوو هەرونن تا باوکی شەو نیوەی شەوی ترکە زانیویەتی گەڕاوەتەوە بۆ شوێنەکە شارەزا بووە مناڵەکانی بردووە و توێتی با ڕزگاریان کەم تازە منی بەجێهێشتووە کە منی بەجێهێشتووە لە شوێنێکی ترەوە ئەو ئەکەوێ هەتا بەیانی کە چاوە کاتەوە سێرەکە مناڵەکان هەریەکی لە شوێنەکەوە لە کانێشقان تەقێنرا بوو وێرانە بوو لەوێ مناڵەکان دوانی تریان گیانیان لە دەست داوە تا گەڕاوەتەوە بۆ لای من کچێکی ترم لەوێ گیانە ئەویشی بردووە کە ڕۆژتووە تا ئێوارە خەریک بووە موقت چاڵێک یاڵکەندووە دوانی ناشتووە دوو مناڵم ئەوی ترمان گیانە شەو پیاوێ هادێمەی سوار کرد بۆ دەرەوە منێتە هۆشم کردەوە بۆ بەیانیەکەی هۆشم کردەوە کە سێرەکەم هیچ لە حەو مناڵ هیچم پێ نییە تەنها جانتای کوڕەکە لە شان ماما بوو کە لە شان ماما بوو کە باوکی هاتەوە هاوارم کردوتم کوان مناڵەکان تروتی ئەوەتان لەوێ ئێستایان هێنم تا گەڕایەوە تومەستا مناڵەکانی ناشتووە حتا ئێوارە تا دیسان شەوی بەسەر هات شەوی بەسەر هات تا گەڕایەوە بۆ لای من کچێکم لە پۆلی شەشا بوو زۆر زیرەک بوو وتوی بە کچەکەم سەدایکە حاڵی زۆر ناخۆشە کە ڕۆشتینەوە بڵێ مناڵەکانی نرد باوکم بۆ سلێوانی بریندارن کە کچەکە ماتەوە بۆ لەم باوەشی پیا کردم وتی دادەگیان بە دایکم نەڵێ سەنگەر و نگین سەنگەر کوڕێکی بە نیسبەت تاقانە بوو دوای 4 کچ کوڕمان بوو وتی سەنگەر و نگین مردن منی دەستم کرد بە قیژەقیش کچەکە وتم ئەوە بۆ تۆ من ناناسی وتی تۆ کێی دادە من وتم دایکی تۆم منی کە کچەکە لە پۆلی شەشا بوو کاریگەری کیمیاویەکە منی ناناسی وتمە خۆ من دایکتم وتی دایکە گیان خەمە نەبێ ئاژین و ڕەنجەر شەو ڕۆشتون بە دوای باوکما ئێستایان دۆزینەوە تێ سەنگەر و نگین مردن ئێتر کچێکی ترم گیانە ئێتر پیاوێگات خێرخوا بوو ئێمەی سوار کرد تا دەرەوەی شار لەوێش بێهۆش کەوتین تا شەوی 16 لەسەر حەڤەی مانگە ئەویش سێرەکەن ئەویش حەل لەسەر خۆڵ و خاک و سەرما و باران سێرەکەن ئەویش تەواو بوو کە هەڵسامەوە باوکی گوێنیەکی بەتاڵ کرد و گوێنیمان پێ بوو شتی تیا بوو گوێنیەکەی کرد بەسەر ئەوتی خۆ من ناتوانم ئەمیش بنێژم هەتا ئێوارە و دوانەم ناشتووە
هەمیش بنێژم هەرمووەقەت لای قەبرەکانە بەجێمان هێشت دوایی کابراایەتەوە بۆ جێگەکەمان بانگەکە لە خەڵقەکە ئەڵێ وەرن نەمە کچی فڵان کەسە بیبەن بینێژن ئەدرە کچەکەیشیان ناشتووە ئێمە ئێتە دوو کچە گەورەکەم و کچێکی 3 ساڵانممان ئێتر ئێمەش تەرهە چۆن نەبێ گەشتینە باوە کۆچەک لەوێتر پازدار و شت تەلەفۆنیان کرد کەس نەمابوو 3 ڕۆژە لە هەڵەبجا بوون تا 3 ڕۆژ 4 ڕۆژ حەد نە ئاومان خواردووە نە نانمان خواردووە ئەتر ئێمەیان تەلەفۆنیان کرد پازداریشە داتن بە دەممانەوە ئێمەیان برد بۆ کرماشان و لەوێ حەواڵەی ترخەستەخانەکان و هەتا مانگە چارەسەر و شتمان وەرگرت و هەتا ئێسش چارەنووسی ئەو کوڕوکچەم کە ئاژین و ڕەنج کچەکەم 11 ساڵان بوو کوڕەکەم 7 مانگ بوو لێمی بردبوو ئەو ڕۆژنە ڕۆژ لێسەر هەر چارەنووسیانە ئێستا 3 مناڵم و 3 مناڵم قەبریان هەیە باوکیشیان چەند ئەمە تقریبەن 7 ساڵە ئەویش بەوەی کاریگەری سیەکانیەوە گیانی لەدەستدا و ئێستا لە قەبرستانی گوڵانن لەگەڵ مناڵەکانم 3 مناڵمی لەگەڵایە و لە قەبرستانن بەس چارەنووسی ئاژین و ڕەنج هەتا ئێستا من حتا ئێستا ساڵ بە ساڵ چاوەڕێ ئەوە کەم کە بۆیە یە بۆ یادی هەڵەبجاڵێن بەشک و مناڵێ دۆزرا بێتەوە بڵێن ئەمە ڕەنجە و من بیناسمەوە و کوڕەکەی من بێ یا کچەکەی من بێ هەتا ئێستا چارەنووسیان دیار نییە منیش خۆمەوەزیرا ئەگەر گوێ لێم بێت باسی ئەوە کرد کە چوویتە کرماشان و لەوێ چارەسەریان بۆ کردی لەوێ ئەو چارەسەرانە چی بوون کە بۆیان کردن و چۆن بوویانی چارەسەرەکانی کە لێوێ بۆ ئێوە ئاکرا لە شاری کرماشان وڵا لە شاری کرماشان هەرکردی نییە حەمامەیەکەوە وتیان خۆتان شۆن و جلەکانتان داکەن جلەکانمان داکەن و خۆمان شۆری و چۆنێ بێ تر لەوێژی تر هاتی نەدەرەوە پاسوشت وەستا بوو سواریان کردین بۆ ئەم خەستەخانە ئەو خەستەخانەوە هەتا ئینی نەورۆزات بەسەرە یعنی ئۆتڵی نەورۆزات بەسەرە ئێمە هیچتر چارەسەر نەکرابووین لە خەستەخانەیەکی نازانم هەمەدان بوو نەهاوەند بوو وتیانەمە وتمان بۆ دوکتۆر نایە بەدەممانەوە وتیانەوە عیدی نەورۆزە هەتا دوایەوە ئێمەیان حەواڵەی شارێکی تر کرد لەوێ هەر بە قەترەی چاو و ئاویان بۆ هەڵواسین و قەترەی چاو و حرەوە بوو هیچ چاو و چارەسەری وانە بوو هیچ چاو و دەرزیشت و ئاوشتیان واسی بوون هەتا مانگە ئێمە بەبێ نەکەس ئێمە ئەدۆزیەوە نە ئێمەش خەبەری کەسمان هەتا چاوەڕێ بوون هەر ئەچوونە دەرەوە لەگەڵ پیاوەکەما ئەگریان لە خەستەخانەکان ئامود بزانی ناشین و ڕەنج نادۆزینەوە باشە حتا ئێستاوان چارەنووسیان هەردیانیەوە تا ئێستش خۆمەرئەت لێمەوە بە ئازاری سنگ و چاو و چاوەڕێتر چوزان بڵێم باشە خاتو وەزیرە هیچ بەحسێکی دیێنەیەتان کردووە بۆ ئەوەی ئەو مناڵانەی کە دەگەڕێنەوە بتوانن بزانن ئایا بە منداڵی ئێوە یاخودنا هیچ بەحس و شتێکتان کردووە لەو بارەیەوە بەڵێ باوکی ئەو کاتەیشتر پیاوکە مابوو خۆعافریکا ئێتر چەند جارێ خۆ مناڵانە هاتوونەتەوە حتا ئەو کاتەکە کوڕەکە هاتەوە زمناکۆ کە بە ناوی عەلیەوە یعنی ئەیان وستەداسەد من هەمووت دەچۆن وێ بیناسمەوە کە کوڕی من کوڕەکەم حەومان بوو قەی ناگا کچەکەم 11 ساڵان بوو کچەکەم وایە ئەم ناسیەوە بەس کوڕەکە من حەومانگ بوو دە ڕۆژیشی مابوو حەومانگ تەواوکە چۆنی بناسمەوە ئێتە خوێنیان لێ وەرگرتین و لە سلێمانی و لە هەڵەبجە و لیکیان لێ وەرگرتین و هەتە سمپڵی خوێن و شتمان هەر لەوەیە لە خەستەخانەکانە یعنی ئەگەرتت باوکی بەو ئازارەوە چەند ساڵە ئاوارودایی مناڵەکانی بوو باشە خاتو وەزیرە بەڵێ خاتو وەزیرە هیچ کاریگەریەکی ئەو چەکە کیمیایی ئێستا لەسەر جەنابتان هەیە سەردانی تەندروستی بکەن دەرمان و هەروە چارەسەر وەربگرن
وڵا چارەسەرەکە خۆ من فیلوشتم هەیە لە خستەخانەی کیمیاباران بەس شەنجار ڕۆشتوم فەحسی هەناسەکە و فەحسی ئەوەیان بۆ نووسیم یعنی چارەسەری ئاوات نانەوە بەخوا یعنی منە لە دەرەوە عیلاج و شت دەکڕم ینی چارەسەری وات نانێتتر هەر ئەچین و هەناسەکە فوی بۆ چاوەکاڵێ بڕۆ بۆ لای دکتۆری خۆت و بۆ سنگەکە بڕۆ لای دکتۆری خۆت و تە هەرەوەیە نەوەڵا هیچ چارەسەرێکە لە دەرەوە ئەوەی کە پێویست بێ من خۆمەی کڕم باش دا وەزیرە منش دایکم ناوی وەزیرەیە کە بینیمی یەکسەر ئەو هەستم لا دروست بوو بەڕاستی بۆیە بە ناوی دا وەزیرە بانتەکەم هیچ قسە وشتیان لەگەڵا کردوون کە مناڵی ترما بێ لە ون بوانە کە بتوانن لە بیان گەڕێنەوە بۆ هەڵەبجە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە یاخۆ لە ڕێگەی حکوومەتەوە بێ وڵی تر خۆ دوای چەند ساڵ ئەمە 37 ساڵە من بڵێم ێستا بەس کوڕەکەشم ما بێ ئێستا 37 ساڵ حەومانگ بوو 37 ساڵ ێستا بووە 38 ساڵ ێستا پیاوێکی بڵێم هەرزەکارە وانە ئێستا لێرە بووە ژن و ماڵی هەبوو ئەی کچەکەش 11 ساڵان بوو بەخوا لە پۆلی پێنجا بوو زۆر زیرەک بوو لە پێنجا بوو ئێستا نازانم بڵێم چی تر بەس حتا مرم منیژە تا مرم هەر بە تەمام وەکو چۆنەڵێن پێرە تا ماوە بە تەمای دووچاوی ساخە شەڵانان سەلامەتە بیت و بە دیداریان شا دەبیتەوە ئیشەڵڵا سەلامەت بیت سەلامەت بیت باش دا وەزیر پێم بڵێ هەفتانە یاخود مانگانە چەندێک سەردانی نەخۆشخانەکەن لەبەرەوەی ئێوە هەمووتان بەرکەوتەی کیمیاین و ئێسش کاریگەریەکانی وەکو باست کرد هەرماوە لە سەردانیانی پێویستەکە هەفتانە سەردانی نەخۆشخانە و شت بکەن بۆ تەندروستی وەڵایی من یعنی سێقم بە هینەکە نیەنە وەڵاوەنە سەردانی بڵێمین حل لە دەرەوە فەحز دەکەم لە دەرەوە عیلاج و شت هەڵەگرم دوو جارێ نردومیان بۆ تاران دوو جار ڕۆژتم بۆ تاران و تەواوەتە خۆم لە دەرەوە چارەسەری شت وەرەگرم باش ئەگەر بۆم بژێڕیتەوە لە بیرە مابێ لەو کاتەیە دەرودراوسێ ئەوانی کە لە یەک کۆڵان نابوون ئەو وەزع ناخۆشە چۆن بوو ینی بەلاتان کە بەتایبەت لەو کاتی کە لە ژێرزەمینەکان نابوون ینی ئەو ماڵانە یان کەسی تر هەبوو وەکو جەنابەکە مناڵی ون ببێ لەو گەڕەکەی خۆتانە لەو شوێنی خۆتانە بەڵێ دوو ژێرخان بوو ناڵێم دوو ژێرخان پڕ بوو لە ژن و پیا و ئافرەت و مناڵ و هەرمویان سێمە ماڵی کاکفایق بوو حکمەدەیە لە کۆمەڵەیە حکمت بەس خۆی خوشکێکی لە حەو خوشک و چەند برا ئەتر ئەوانە هەموو تیاچوون هەر نەماون ئەوانە هەر تیاچوون ماڵی ئامۆزایەکی مێردەکەم دوو کوڕ و کچێکیان و دایکەکە ئەوە هەر بێسەر و شوێنە نەر شەیدن ئەتر ئینی شێرخانەکە تقریبان ئێمە دەرچوون من دەرچوومتر کە باوکی لە دەرەوە بووەوە دەرچووە لەگەڵە و دوو کچەکە ماکە ئێستا و دوو کچە ماوە یعنی پاژماوەیەکی میاوەکە دوو کچم دەرچووە بەڵێ تەمەەن درێژ بن دەستخۆش بڵێ سەلامەت خاتو وەزیرا دەستخۆش سپاس بۆ تۆ ئومێدەکەین کە ئەو دوو کچەی تریشە تەمەەن درێژ بن شاد بیتەوە بە دوو منداڵەکەی ترێت بەڵێ بێگومان کۆسار زۆرن ئەوانەی کە گوێ لە چیرۆکەکانیان دەگری بەڕاستی خۆت ڕناگری فرمێسک لە چاوت دێت ئومێد دەکەین سەررجەم ئەوانەی کە منداڵیان ون بووە بە کەس و کاریان شاد ببنەوە.